ئەنای خی گەورە و میهرەبان حەزەکەم ڕوونکردنەوەیەک بەم دەرباری هەنێک هەڵە تێگەشتن لە نەخۆشی گەڕانەوەی ترشەڵۆشی گەدە بۆ ناو سوورانچک. هەندێک نەخۆش هەندێک پێناسەی جیاوازی هەیە بۆم نەخۆشیە. مەسەڵەن نەخۆشیێتە لا جاری وایڵە دکتۆر ئازاری سنگم هەیە، ئازارەکەم بە ڕۆشن زیاد دەکات کە ئەوەستم باش ئەبێت و ئەترسم کە کێشەکەم بەهۆی ئەم ترشەڵۆکەوە بێت. لە ڕاستیە لەم حاڵەتەیە مهمترین شدەوەیە کە نەخۆشەکە تەختی تێ بکە، چونکە یەک غەڵەتێگەشتن هەیە زۆر زۆرزەقە و ئازانێک کە ئەگەر حەبێکی دژە ترشەڵۆشی خوددا و ئەم ئازارە نەما تەواوەوە کێشەکە سوورانچکە. ئەمە غەڵەتە. تۆ لەو بارودۆخە ئەبێت تەختی تێ بکەیت، چونکە هەندێک جار زەبحە خوا نەخواز نەخۆشی گیرانی خوێنبەرەکانی دڵ بە هەمان شێوەی ئازاری سنگ دروست دەبێت کە بەهۆی ترشەڵۆکەوە تووشت ئەبێ. هەڵی دوم ئەوەیە نەخۆش تەنها ئەیەوێت اعتیمادی لەسەر دەرمان بێ بۆ ئەوی کە ئەو ترشەڵۆکەی نەمێنێت، ئەمەش بەڕاستی شتێکی باش نییە. تۆ ئەبێ ئەوە بزانیت کە پاراستن لە بۆ خواردنانی کە پێدێکە شتی سوورۆکرا و شتی تون، شتی تیشت، چا، قاوەی زۆر، ژەمی شەوانی درەنگ پێش نووسن، قەڵەوی، تونبوونی قایشەکەت، پشتێکت کە نزمە، هەموو ئەمانە دەوریان هەیە. بۆیە پێویستەکە چەندێک ئێحتیمام بە دەرمانەکانیت ئەوەندەش گرنگی بیت بە چارەسەرە پێویستەکان کە بەهۆی گوڕین شێوازی ژیانتەوە. یا مەسەلەن تۆجگەرە خۆر و مەشروبخۆرێکی زۆر بەقوەتیت گرنگی پێ نایێت کە واز لەوانە بینیت. یان کۆنتڕۆڵکردنی لایەنی دەرونی خۆت ڕاستەوخۆ تەسیری ئیجابی هەیە لەسەر نەخۆشی ترشەڵۆشی گەدە. خاڵێکی تر کە هەستی پێکەم و یەکێکە لە هەڵە باوەکان ئەوەیە نەخۆش کە ئەنێڕێت بۆ نازووری سوورانچک و گەدە بەرداوامەوە لەسەر عیلاجەکانی کە ئەمەش کێشە دروست دەکات. خۆی لە خۆیدا لە ئەسنای نازوورە ئەو دەستنیشانکردنی کە ئەتوانیت دەستنیشانی سووربوونەوەی بەشی خواری و سوورانچک بکەیت بە نازوور لەو کەسانەدا لە سایە سی هەیە. هەنی ما بڵێن لە 100 کەس 30 کەس بە نازوورە توانی پێ بڵێ تۆ گەڕانەوەی ترشەڵۆشی گەدە دەیە بۆ ناو سوورانچکت. ئەگەر بێت و نەخۆش 2 هەفتە پێش نازوورە کە حەبەکانی ڕانەگرێت ناتوانانی دەستنیشانی بکەیت، کێشە دروستەکە هەم بۆ نەخۆشەکە و هەم بە دکتۆرەکەش. خاڵێکتر بیتەلەوەی کە نەخۆش نازانێت شێوازی حەبەکانی چۆن وەرگێت، یاخود پابند نابێ یاخود گرنگی پێنادات. وا باشترە دەرمانی دژە ترشەڵۆکەکان نیو سەعات بۆ سەعاتێک پێشنان بخورێت. بەڵام نەخۆشی وا هەیە ئیکا بە 10 دقە یاخود دوای نانەیخوا یاخود لە ئەسنای نانایخوا، ئەمەش کێشە دروست دەکات. خاڵێکتر پێی وتراوە مەسەلەن بەیانیان بیخۆ ئەمەی خاتەنی ئۆڕوان، پێی وترا ڕۆژی 2 جار بیخۆ، ڕۆژی 1 جاری خوا، یا مەسەلەن حەبەکە 40 میلیگرام بە نووسرا ئەم 20 خوات. ئەمانە مهمە بۆیە کە تۆ ئیسفادە لە حەبێک ناکە ڕۆژی 1 جار ئەتوانرێ بکرێت بە 2 جار. جورعەکەی کەمە بۆ جیا ئەکرێت. مەسەلەن شەریکەکەت باش نییە ئەتوانی بیگۆڕی. مەسەلەن جۆری دەرمانی دژە ترشەڵۆکەکەت بەهێز نییە، ئێمە بەهێزمان هەیە و بەهێزتریشمان هەیە بەڕاستی و خۆشبەختانە دەرمانی زۆر تازەتریشمان هەیە. هەندێک جار نەخۆش لە بوونی هەندێک نیشانەی مەترسیدار ئاگادار نییە، وەکو مەسەلەن کێشەی قودان، کەم خوێنی، نەخۆش کێشی دابەزێت، نەخۆش خوا نەخواز ڕەنگی پیسایی ئەگۆڕێت، ئەڕشێتەوە، کۆمەڵی نیشانەی تر. بۆ لەو حاڵەتەیە وا باشترە ڕاستەوخۆ نازووری سوورانچک ئەنجام بدات بۆی بزانین ئایا ئەم نەخۆشە تووشی ماکەکان و مزعفاتەکانی گەڕانەوەی ترشەڵۆک بۆ ناو سوورانچک بووە یان نا، لەوانە وەکو تسک بوونەوەی سوورانچک لە بەشی خوارەوە، لەوانە نەخۆشی بارێت یاخۆت خوا نەخواست شێرپەنجەی سوورانچک. هەندە نەخۆشیشمان هەیە بەڕاستی ئەیەوێت بەردەوام نەبێت لە سەر دەرمانەکان بە شێوەیەشی گونجاو و ڕێکوپێک. ئەمەیە خاڵێکی زۆر مهم بڵێم. بەڕاستی نەخۆش حاڵەتێکی هەیە بەردەوام دووبارەی ئەکاتەوە. حەبەکان تەنها لە کاتی پێویستە وەرەگرێت کە ئەمەش غەڵەتە. بەڕاستی تو ئەگەر نیشانە و هەبێ و نەبێت ئەبێت بەلانی کەمەوە 4 بۆ 8 هەفتە بەردەوامی لەسەری، کەوا باشترە تا 3 مانگ بەردەوامی لەسەر ئەم دەرمانانە کە پزیشکی پسپۆڕ بە تەنووسێت. ئەگەر دوای 12 هەفتە تۆ بە هیچ جۆرێک یاخۆت وەکو پێی سوود لەم دەرمانانە نەبینی، ئەوە نەخۆشەکەت ئەچێت بەرەو ئاراستەیەکی جیاواز و بە جۆرێشتر مامەڵی لەگەڵ ئاکرێت. بە هیوای سەلامەتی هەموو لایەک خی گەورە هەموو لایە پارێزێت.